لا شەڕەوە بۆ سازش شاندەکەی بارزانی دژی یەکێتی هانا بۆ حەلبووسی دەباتەوە. سەرەڕای ئەوەی ماوەی ساڵێکە ناکۆکی تون لە نێوان بارزانی و حەلبووسی دروست بووە، بەڵام بۆ دژایەتیکردنی پرۆژەی کاندیدی یەکێتی بۆ پۆستی سەرۆک کۆمار پارتی بەناچاری جارێکی دیکە لە دەرگای حەلبووسیدایەوە. دوێنێ لە چوارچێوەی کۆبوونەوەکانیان شاندی پارتی لەگەڵ هەیبەت حەلبووسی سەرۆکی پەرلەمانی عێراق کۆبوویەوە. ئەمەش لە کاتێکدایە کە تەنها هەفتەیەک بەر لەو کۆبوونەوەیە ناوبراو لە ناو هۆڵی پەرلەماندا دەستی ڕاوەشاند و هەڕەشەی لە پارتی کرد کە ئەگەر ڕێگە نەدەن نەوتی کەرکووک بە بۆڕی نەوتی کوردستاندا تێپەڕێت ئەوە ڕێکاری توند و یەکلاکەرەوە دەگر نەبەر. با بڕوای چاودێران شاندەکەی بارزانی لە جیاتی گەڕانەوە و سازشکردن بۆ هەیبەت حەلبووسی کە بەردەوام هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکات پێویست بوو لەگەڵ یەکێتی و لایەنەکانی دیکە ڕێک بکەوتایە نەک پەنا بۆ سازشکردن بۆ حەلبووسی ببات. ئەم هەڵوێستەی پارتی لە کاتێکدایە کەفشارە سیاسیەکان لە بەغدا بەرەو چڕبوونەوە دەچن و کێبڕکەی پۆستەکان گەیشتۆتە قۆناغێکی هەستیان. باگوێرەی بەدواداچوونی ستاندەر تاوەکو ئێستا هەوڵەکانی پارتی سەرکەوتوو نەبووە لا گۆڕینی بۆچوونی لایەنەکانی عێراق بۆ گۆڕینی کاتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە بڕیارە لە 11ی ئەم مانگەدا بەڕێوە بچێت. لە ئێستادا دۆخەکە بە جۆرێکە کە جگە لە پارتی سەرجەم لایەنەکانی دیکەی عێراق ئامادەی خۆیان نیشانداوە بەشداری ئەو کۆبوونەوەی بکەن و پۆستەکە یەکلا بکەنەوە.